بە دروشمی لای ئێمە دڵنیاترن. ساڵێک بەسەر دەستپێکی یەکەمین ئەزموونی چارەسەرکردنی نەخۆشی و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی نەخۆشانەی بەخشیندا تێدەپەڕێت. بە وتەی بەڕێوەبەرانی نەخۆشخانەکە توانیویانە زۆرترین خزمەت بە هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت پێشکەش بکەن. هەروەها لە پلانیشاندایە لە ساڵی ئایندەدا بەکردنەوەی پسپۆڕی ورد نەخۆشخانەکەیان فراوانتر بکەن. زیاتر ئەو نەخۆشیانە تەرکیزمان خستۆتە سەر ئەو پسپۆڕیانەی کە زۆرترین هاوڵاتی هەرێمی کوردستان پێویستی پیانە و تەرکیزمان خستۆتە سەر هەندێک پسپۆڕی دەگمەن کە هاوڵاتیان نەبایە بۆ چارەسەر ڕێگایشی دووری ببڕایە، بەڵام ئێستا لە نزیکەوە چارەسەری بۆ ئەکرێ. لە هەمان کاتە ئێمە پلانمان هەیە بۆ ساڵی ئایندە، ئێمە ساڵانە پلانی ساڵانەمان هەیە. ساڵی ئایندەدا کۆمەڵی بەشی نوێ بکەینەوە، کۆمەڵی خزمەتگوزاری تر زیاتر بکەین. سەرەڕای چارەسەرکردنی زۆربەی نەخۆشیەکان لەلایەن پزیشکە پسپۆڕەکانەوە بەشی نەشتەرگەری و منداڵبوون و تیشک و دەرمانخانە سەرەکی ترین بەشی نەخۆشخانەکە پێک دەهێنن بەهۆی بوونی 4 ساڵۆنی پێشکەوتوو بۆ ئەنجامدانی نەشتەرگەریش. لە ماوەی ساڵی ڕابردوودا قورسترین نەشتەرگەریەکان بە سەرکەوتووی ئەنجام دراون. بەڵێ ئێمە لێرە 2 ساڵەمان هەیە. ئەم 2 ساڵەیە تایبەتە بە ئافرەتانەوە سێزەریانەوە ئەنتیاکرێت هۆڵی مناڵ بوونە. ئەمە 2 هۆڵمان هەیە لێرانەیە بۆ نۆرمەڵە ئەوانەی کە هێن هەر لێ بڵێن بە تەبیعی مناڵانە بێت. لێرەشە 5 ساڵەمان هەیە، ساڵێکان ئیچاوە، 4 ساڵەشان ساڵێکان ئیلاپە، لەگەڵ 3 ساڵێکیان جاراحەیە عامی تیاکرێت، فەقەراتی تیاکرێت، تۆنسڵی تیاکرێت، بڵێن قورگ و جێولود، بەعام جاراحامیش تیاکرێوانی تیاکرێت. بەشی تاقیگەی نەخۆشخانەکە لە ڕۆژێکدا دەتوانێت شیکاری بۆ زیاتر لە 160 جۆر نەخۆشی جیاواز بۆ زیاتر لە 300 کەس ئەنجام بدات. بەرپرسی بەشی تاقیگەی نەخۆشخانەی بەخشینیش دەڵێت ئەو توانە بەرزەی پشکنینی نەخۆشیەکان بۆ پێشکەوتووی ئامێرەکانی پشکنین دەگەڕێتەوە. هەیە و هۆرمۆناتمان هەیە و ڤایرۆساتمان هەیە. بە نزیکەی هەموو جۆرە پشکنینە لەم تاقیگەیە دەکرێت و ڕۆژانە نزیکی 300 بۆ 350 نەخۆشڕۆ کاتە تاقیگەکەمان. ئەو هاوڵاتیانەی بە مەبەستی وەرگرتنی چارەسەر سەردانی نەخۆشخانەی بەخشینیان کردووە دەڵێن دڵنیاین لە وەرگرتنی چارەسەرەکان و هەرزانی نرخی بینینی پزیشک و پشکنین و دەرمانەکان سەرنجی ڕاکێشاون. هەروەها پێشیان وایە نرخەکان لەگەڵ بارودۆخی ئێستای هاوڵاتیاندا زۆر گونجاوە. چەند جارێ هاتووم بۆ فاسی خۆم و مناڵی شمێناوە، ئێستا حالیان ئەمیان لێرن کچەکەم و بڵێن خێزانەکەم بۆ داناتون ئەو بەشانی کە من تیا چووم و هاتووم هینم کردووە تایە بڵێن مراجعاتم کردووە بە حەقەت باشن ڕێک و پێکەن، یعنی کارمەندەکانیان زۆر بەدەن خەڵکەوەیان و هاوکاری خەڵک زۆرەکەن. یەکێ لوشتانی کە من زۆر معجیبم ئوسلوبەکەی، ئوسلوبە زۆر خۆشە. کاچی تەشوێنێ وەڵی زۆر باشن، بەڕاستی دکتۆرەکان کارمەندەکان هەمیان باشن، نرخی بریتیان زۆر باشە، وەکو بەدەم نەخۆشە زۆر ئەچن. دەستکەوت و پێشکەوتنەکانی دەستگایەکی خێرخوازی وەک بەخشین کە توانی بێتی بە داهات و توانایەکی سنووردارەوە ئەو خزمەتە گەورەیە پێشکەش بە هاوڵاتیان بکات. ئەو پرسیارەی لای هاوڵاتیان دروست کردووە کە بۆچی حکوومەتی هەرێم بەو هەموو داهات و توانانزە بەلاحەیەوە ناتوانێت خزمەتی کەرتی تەندروستی هاوڵاتیان بکات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.